سڵاوتان لێبێ ئازیزان بە هیوام هەموو لایەکتان زۆر باش و تەندروست بن. لە ڤیدیۆی ئەم جارەیە کە بۆم ئامادە کردوون باز لە ئامێری سێتار ئەکەین. ئامێری سێتار ئامێرێکی میوزیکی ژێرداری ئێرانیە، بە شێوەیەکی بەرچاو بە زۆری لە میوزیکی سونەتی ئێرانیدا بەکاردەهێنرێت. ئەم ئامێرە لە تەختە دروست دەکرێت و 4 ژێی هەیە کەوا بە پەنجەی نیشاندان یاخود با بڵێن بە پەنجەی شایەتمان دەژەنرێت. ئەم ئامێرە کاسەیەکی بچووکی هەرمیی هەیە کە بە ڕووپۆشێکی تەنکدا پۆشراوە. هەروەها ئەم ڕووپۆشە کونی وردوردی تێدایە بۆ هاتنە دەرەوەی دەنگەکان. دەستپێکی کاسەکە پارچەیەکی شانەی پێوەلکاوە و ژێیەکانی لەخۆ گرتووە کە پێی دەڵێن سیمگیر. هەروەها لەسەر ڕووپۆشی کاسەکە پردێکی و ژێیەکانی بەسەردا تێدەبەڕێت کە بەم پردە دەوترێت خەڕک. دەستکێک لکاوە بە کۆتایی کاسەکەوە کە 26 پردەی پێوەیە. بەشی کۆتایی دەستکەکە 4 کلیلی پێوەیە و ژێیەکانی لێ دەبەسرێ. ئەم ژێیانە بەهۆی سوڕانی کلیلەکانەوە کۆک دەکرێن. سێتار ناوێکە هەر لە ئامێرەکە خۆیەوە وەرگیراوە. وشەی سێ ئاماژەی بە ژمارەی ژێکان کە لە پێشووتردا تەنیا 3 ژێی هەبووە. هەروەها وشەی تار واتە تاڵەموو یاخود ژێ. لە ئەنجامی لێکدانی ئەم دوو وشەیە دەبێتە 3 ژێ بە واتای 3 تار. ژێی یەکەم و دووهەم تاکن، بەڵام ژێی سێهەم بریتیە لە 2 ژێ ئەستووترە لەوانی تر. مشتاق عەلیشا کەوا یەکێکە لە ژەنیارەکانی ئامێری سێتار ژێی 4هەمی بۆم ئامێرە زیاد کردووە. ئەم ژێیە لەسەر هەمان دەنگ لە ئۆکتاڤدا کۆک دەکرێن لەگەڵ ژێی سێهەمە و پێی دەگوترێت سیمی مشتاق، هەر بۆیە ژمارەی ژێیەکان دەبنە 4 ژێ. ئازیزانم، هیوادارم سووتان لەم ڤیدیۆ وەرگرتە بێت و توانی بێتم ئامێری سێتارتان پێ بناسێنم. کاتێکی خۆش!